20 ڕۆژ نابێ 2 میلیۆنم داوا کرد. مامڕۆستەم عەبدولقادر ماوەی 55 ساڵە لە بازاری قەیسەری هەولێر کار دەکات. ئەو یەکێکە لەو دوکاندارانەی بازاڕەکە کە لە مانجی 5 ساڵی ڕابردوو سوتاو. بەهۆیەوە مامڕۆستەم لە 6 دوکاندا وەک خۆی دەیڵێت زیاتر لە 24 دەفتەر دۆلاری زەرەر کردووە و هیچی بۆ نەماوەتەوە. بەڕاستی ئێمە زۆر لە کێشەداین، ینی بەڕاستی بۆمان دەرنانی ئەمە کرێمان لەسەرا، ژیانمان زۆر خراپە، عایلەمان لەسەر. بەڕاستی ئەمن دوکانێک و دوو دوکانی 6 دوکانە بە 6 قورعان، یعنی ئەمە زەرەرێکی گەورەم پێگەیشتووە. والله وبالله وتعالى بحقي أو خوا لسرما قرآن لين بدأ باي 24 دفتري أشياء مستوى يعني معقول نية من نازم قلت أنا دبيت سولي إني مشتول ما كرد دكان كان من تسمير كردنو قلت أنا تعمير لكن وزواني لكن لبطان ريك في زوجتنا تسمير لكن إن شاء الله براني عندها دي ديارة مقاولة كش قليل الحكومة دك بحساب ضل بارم ورنا قلتيها ذلك بارم دنيا طاوي لكن فيديوش باري ورنا قليل الحكومتي مش داول الحكومة دكين سباسيان دكين ك تعمير دكين ولا بومانو نوجن دكين هو سباسيان دكين اشتشي تاكو قيسري كزوان دبي من يدبتو دبتشتشي ناودار يعني دبتا سقلي قيسري يعني او شاري برغبة ديخي او قيسرية اگر تعمير كسباسي دكين اگر بارج نيا اما كولاني خمان بخمان تعمير دكينو زوبيني ناوي دوای نزیکەی 9 مانگ لە سوتانی بازاری قەیسەری هەولێر تاکو ئێستا بەشێکی زۆر لە کارەکانی نۆژەنکردنەوەی تەواو نەبووە. خاوەن دوکانەکان نیگەرانن بەهۆی ئەوەی کارەکان زۆر بە سستی دەڕوات، بە تایبەت قەیسەری کۆن کە تەنها لە 120 کارەکانی تەواو نەبووە. 9 مانگە ئەمە دەبایە محافەزە و کاک شێرزاد بەمایان گوت بە 6 مانگ تەواو دەکەین، گەرچی ساڵەکە بەس ئەمەوە دەکەین بە 6 مانگ تەواو بی. گەرچی ئێستا ئەمە 9 مانگە ئەگەر بە وەزع بی بەخوای بە 6 کەش تەواو نابی بە 7 کەش تەواو نابی. خەڵکمان هەیە کرێیەک و 2 سێی لەسەرە، ئەو خەڵکە مەدەنیە ئێرە کرێی خۆی دەوێ وەکو حکومەت نییە لێم خۆش بی کابرا دەرم پارەی خۆم دەوێتن کرێیەکەمان لێ وەرگیرایە و کرێ چیشین بەس مشکلەکەمان ئەوەش نییە کاکە ئیشیش نییە. یعنی ئێستا ئەمن مەوسیممە مەوسیم ئەگەر ئەمن لە قەیسەری ئێستا من لە قەیسەری هەموو کەس ئەمین دەناسی یەکمان کەتە سەربان یەکمان کەتە مەعەلە یەکمان بێ ئیشە. یعنی داوا دەکەین حکومەت ئەو قەیسەریە ناشرین بووە ئەوە سومبلە سومبولی هەولێرەیە کەسێک دێ ئێستا دەرکەی قەیسەری نەمایە، دەرکەی قەیسەری هەموو قەپات بووە، یعنی کابرا دێتن دەری ئەو کرا قەیسەری تعمیرە با بڕۆین. درەنگانێکی شەوی یەکشەممە 5/5/2024 ئاگر لە بازاری قەیسەری هەولێر کەوتەوە و بەهۆیەوە زیاتر لە 100 کەس بریندار بوون و 277 دوکان و 7 کۆگای بچووک سوتان. ئێستاش بەهۆی خاوی کارەکانی نۆژەنکردنەوەی بازاڕەکە کاسبکاران نیگەران و بەردەوام لە زەرەردان، بە تایبەت کە زۆرینەیان لەگەڵ ئەوەی 9 مانگە بەبێ داهاتکرێ دەدەن هەمان کات هیچ ئومێدێکیان نییە کە بە زووی بکەونەوە سەرکار و کەسابەتی خۆیان. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.